سەرۆکی دادگای فیدراڵی دڵنیایی دەدات و پارتیش دەیەوێت لیستی موچە بێتە بەردەستی حکوومەتی هەرێم. پارتی هەڵمەتی ستایشکردنی دادگای فیدراڵی دەست پێ کرد و دەڵێت بڕیارەکەی لەبارەی موچە دەستکەوتێکی گرنگ بوو. مژدەیەکی دیکە لە بەغداوە ئەگەری زۆرە لە مانگی داهاتووەوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکاتەوە. سڵاوتان نەبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. دادوەرجاسم محەممەد عەبود سەرۆکی دادگای فیدراڵی عێراق لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە پەیامێکی بڵاو کردەوە و ڕای دەگەێنێت بە ناردنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ویژدانمان ئاسوودە کرد. دەژڵێت بەڵام تەوتینی موچە تەنها لە ڕێگەی بانکە حکومیە فیدراڵیەکانەوە دەکرێت. لە بەرامبەردا پارتی لە ڕێی هەمواری بودجەوە دەیەوێت شکست بە پرۆژەی ناردنی موچە ڕاستەوخۆ بهێنێت و لەم بارەوە ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند پێویستە دوای جەژن یاسای بودجە هەموار بکرێتەوە و موچەی فەرمانبەرانی هەرێم بخرێتە سەر بودجەی حاکمیە. ئەمەش ئاماژەیە بۆ هەوڵی ئەوەی جارێکی تر ڕاستەوخۆ پشکی 12.7% پشکی حکوومەتی هەرێم کە بەشێکی زۆری بۆ موچەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بنێردرێت، بەڵام پێناچێت هەوڵەکە سەرکەوتوو بێت چونکە بە گوێرەی بڕیاری دادگای فیدراڵی بابەتی ناردنی پارە بۆ حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم کۆتایی هاتووە. ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێم لە نوێترین لێدوانیدا بۆ میدیای حیزبەکەی ڕاگەیاندووە دادگای فیدراڵی موچەی هەرێمی لە خەرجی فێعلی عێراق دەرهێنا. ئەوە دەستکەوتێکی زۆر گرینگە و ئەگەر هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە بازار ئەبوژێتەوە. ئەو ستایشەی پارتی بۆ بڕیارەکەی دادگای فیدراڵی لە کاتێکدایە پێشتر تیمی سکاڵاکەری دەستگای ستاندەر ئەوانەی دیکەشی کە پەنایان بۆ دادگای فیدراڵی بردبوو بە خیانەتکار وەسف دەکرد. دادگاکەشی بەجشی کوردادەنا لە کاتێکدا بەهۆی بردنەوەی سکاڵاکە پرسی تەوتینی موچەی هەرێم جێگیر کرا. دادگای فیدراڵیش بڕیاریدا لە مەولا وەزارەتی دارایی حکوومەتی عێراق ئەستەوخۆ بەرپرس بێت لە دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێم و کۆتایی بەو نەهامەتیە بهێنێت کە 10 ساڵ بوو موچەخۆرانی هەرێم پێی گیرۆدە بوو کە بەهۆیەوە دەیا موچەی خورابوو و دەیانی تریش بە لێبڕین و پاشەکەوت دابەش کراون. چاودێران پێیان وایە ئێستا دوای شکستیان دەسەڵات لە ڕێی ستایشی دادگای فیدراڵی دەیانەوێ هاتنی پارە بکەنە دەستکەوتی خۆیان. بە گوێرەی نووسراوێکی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم بۆ بەڕێوەبەرایەتی گشتی بانکە بازرگانیەکان نێردراوە. لێیدا داوا دەکرێت پلەی فەرمانبەرە بانکیەکان بە گوێرەی یاسا و ڕێنماییەکان بەرز بکرێتەوە. لەو نووسراوەدا کەواژووی مەولود سابیر بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکانی لەسرە تیایدا بەڕێوەبەرایەتی گشتی بانکە بازرگانیەکان نووسراوەکە ئاراستەی سەرجەملقەکانی بانکە بازرگانیەکانی کردووە و داوای کردووە پلە بەرزکردنەوەی فەرمانبەرە بانکیەکان بە گوێرەی یاسا و ڕێنمایی دیاریکرا و دیاری بکرێت. دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکەرانی ستاندەر لەم بارەوە ڕایگەیاندووە بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەبێت پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێم بگەڕێتەوە. فەرمانبەرانی هەرێمیش موچەکانیان هاوشێوەی فەرمانبەرانی بەشەکانی دیکەی عێراق بێت. ستاندەر میزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.